پیر دیان جعفر جه دهوکی میوانی منه سلاو ریز بود کک پیر دیان كيكي بير ديان يعني تزاني اركي ولاتكي اركي دولتكي او حسن كاريان بو ولاتي قد شيء بكن بطايبة تيجي دروشا اواريان دا اوارين شنغالي قد روشاكي قالك زحمة ددجين يعني حكومة العراق بوش فان اركي قد بجينا كيكي بير ديان زور سپاس بو کانالی و سپاس بو وی درفته براستی اوه بونا 12 سال وک حکومت عراق براستی کیسا شنگالی و خلق شنگالی بگشتیشی پاش گوی خواه و آویتش بروی کشی اوه 12 سال تی پرینهش 208,000 کس خلق شنگالی آواره الهريمة كردستان التايبت الباريزگاه دوك اداره سربخو ازاخو هروسان 15 كمبيت آواره شي حتا في گاي مانج بروي كيشي وك حكومت هريمة كردستان ام اركي خود بينن سر راس باردي جناب سروك حكومت کو جناب وزير نافخو راس بارديا کو همي آسان كاري بو آواره كردستان التايبت شنگالش بينكرن هروسا جناب پارێزگاری دو کشی اف دایرێت معنی پێک و هەمی ڕاستپاردنە ئاسانکاریە بۆ خەڵکی شنگالی بکەن و ڕێبەبەریامە ڕاستپاردێش بەروەیەکێشی وەک پاسەپۆرت ینی ئەو ئەرکێوان نفوسان نەینەوەت بیا پارێزگاها نەینەوە بێنە دەرێخستن لێ ئەvە 11 ساڵن هەر کەسێکی خەڵکی شنگالی پێویستی پاسەپۆرتی بێت تەنێ ئەم پەسەند دەگەدنە ڕێبەبەریە پاسەپۆرتێ دهۆکێ خۆشحالی بە وەکی خەڵکی دهۆکێ پاسەپۆرت پان بێتە دابینکردن هەروسا کارتان نیشتیمانیشی بڕاستی ئەvە ماوەی تقریبا 2 ساڵایە جەنابێ وەزیرێ نافخۆ ئیعازدایە ڕێبەبەریە ڕێگەزنامەی دهۆکێ هەروسا جەنابێ پارێزگاری دهۆکێشی بڕیا ڕێبەبەریامە ئەvە چەندین هەزار کارتێ نیشتیمانی دەرێخستن بەری چەند ڕۆژاشی جەنابێ ڕێبەبەری ڕێگەزنامە ئیمێلێک بۆ مەناردیە مەشی تەعمیم کردێ سەر هەمید اداره کمپیت هریما پارێزگاه دوکێ و اداره سربەخوازە خۆ کو هەر کەسێکی پێویست بێت ئان محتاج بن نەدەری خستە بێت کارتان نیشتیمانی بەلاوەک لیستەگە داوی چێ کرد و بۆمە بنێرد ئەمشی دێهێنێرن بۆ ڕێبەبەریە ڕەگەزنامە دالوێ دەرێکی ڕۆژانە تقریبا 100 کەسی بۆوان کارتان نیشتیمانی دەربێخت بێک و بشتە شنگالی مەصرفەگە زێدە بێتەکردن ئانکو لوێ دەرێ ئون بینین ڕۆژانە مەوعدێوان هەیڤانە دەداوان ئێلوێ دەری هەر دەرەگە ڕێبەبەریە ڕێگەزنامە دهۆکێ وەختێ نابیاند ئیتە خوارێ عینەن ڕۆژێدا دێبەوان تەمام کرد و کارتان نیشتیمانی ڕۆژانە 100 کەسی بۆوان دەرێخن كيكي بير ديان نها روشا خلكي شنغالي طبعا طايبتي اوارين شنغالي روشا كي قالك برشاوه يعني بهانين وزارة كوچ برانا عراقي چنه كو خوركي لسر وان اواريان قدكي يعني بهانه هر اوغو كرتان اجتماعي نينه يعني جي فينا دكنه وكي بهانه جو قدبكن لسر براستی حکومت عراقی هر چند گنده بریاره دری خد دجی برجواندیا آوارا و دجی خلق شنگالی یان کو وقف شارع اختصاران زوری وگرنه جوارد خلی سیاست حکومت هریما کردستان واضح هم چو آوارا زوری نا وگرنه جواریان هر وسا پنابراشی وگی جناب وزاند پنابر و آوارا 20 کمپ سنوری مو اداره سربخوا زاخونه 5 پنابرانه 15 آوارانه جبربەیەکێشی ئەvە چەندین بڕیاردان یەک دژی یەکی دژیت خەڵکی شنگالێک چوو بڕیار نەت بەرجەوەندیا خەڵکی شنگالن جارێ دەستپێکێ بڕیارەکە بوو هەر کەسێکی بەگەرتە جوواریت خوا 1.5 ملیۆن دینار عراقی دانەوان هەتا بێگە بە 4 سات تێپەڕی هەندەگاژێ هێش ئەو سەکان بەریکاوان دەنا حکومەتە عراقت بێژن مەسیولە نینە هەروسانل یەک ساڵە 2024 بڕیارێک دەرێخست گۆ هەر کەسێکی خەڵکی شنگالی د نێو کەمپادا بێت ئانکو تەنێ نێو کەمپادا یە دەرکەوت بەگەرتە شنگالی ئانل هەریما کوردستانی بین ئەم دێ 4 ملیۆنە دینارێت عراقی ژێرە مەزێخن مخابنی وێ فترێدا تقریبا هەتا هەیڤا 6,000 خێزان ناوێ خۆ تۆمار کرد جوانە هەتا بێگا 3,000 کە وان سەر و خێزانە هێش سەکیان بەریکەوان دەنا حکومەتە عراقت بێژێت مەسیولە نینە
الوی دەمی شاندگی مەکتەبە بەڕێ سوودانی سەرۆک وەزیری عراقی سەردانا ڕێبەبەریانمە کرد گوتە منش بەرچی گوتەمەش بەرچی ئەخبات سەرنێ بەرچی خەڵک نابەگەردە جوواری توان ما گوتان ڕاستیە بڕیارەوەی شاشە چەنگوت چێ نابێت وەزیرە کۆچ و کۆچبەرە پشت مێزەیدا بێ هەفکاری گەل حکومەتە هەریما کوردستانی ئانک و ڕاوشکاری گەل ئاوارە بخوا بڕیار بێنە دەری خستن چونکو ئەساسەن ئەوێ بەغدا نزانت بێدەری حالێ ئاوارە چییە محتاجی چینەش بەرچی نابەگەرن ئەگەر چنە گوتەمە ئوندکارن دە خاڵاش مەڕێ مەگوتی ئەرێ جارێ 4 میلیۆن گەلک کێمە بۆ خەڵکی شنگالێ گۆڕێ ئەو قڕکردنا سەرێوان هاتی بیا هەر سەر و خێزانێک 15 میلیۆن هەتا 20 میلیۆن شوەرم بێتە تەرخانکرد هەتا بگەڕن خانی خۆسەخ بیکن دوزانی 4 میلیۆن تێرا پاقشکردنا خانیێوان ناکن ئەvە دوو هەندێک کەسویان نێف کەمپادەنە هەوا 2014 جەممەی تۆمارکردنەوە حکومەتە هەرێما کوردستانی لێ لیستێ وەزارەتە کۆچ و کۆچبەری عراقی دەنەی تۆمارکردنە خاڵا سێ 35,000 خێزان دەروی کەمپانەت گوتن دەروی کەمپا مەعلاقە ژێنە ئەوشی ئاوارانە ئەوشی خەڵکی شنگالێنە ئەوشی پێتوی تەعویزە قەرەبووکردێنە گوت سۆز بت ئەموان خاڵات بەرچاو وەرگن و بەرسەبگەی بنەوە لێ مخابنی 2024 مەها هەفت هەتاوێگە هێش چوو بەرسەوامە نهاتیە دانانە لەومە ئەمت بینن وەک حکومەتە عراقی بگشتی کەیسا شنگالی پاشگوێ خوا بە ئاویتیا و ئەف کارە ساتە قڕکردنا سەری خەڵکی شنگالی هاتی ڕاستی نایەتە بەرچاوکردنە بەر حکومەتە عراقی سەرڕای وێکی جاری تو بەری خۆبدێ ئەو ئاوارێت خەڵکێ نینەوە خەڵکێ ڕمادی ئەمبار خەڵکێ سەلاحەدین ئەوەی بەگەریانە جوواریت خوا سەرانی مەزەقتن بشت مەسیولە هەیە هەر وسانێ بەری چەند دەگەشی بڕیارێکدا حکومەتە عراقی 20 میلیۆن دینار بۆ حکومەتە لەبنان 20 بۆ حکومەتە ئوردن جارێشوانڕە سیولە هەیە ليش خلقي شنغالك والنفوسان نينا عراقينا بيجن مسيولانيا ببخب راستي جوازيغا لو ماني خلقي شنغالي بحقيقة فيغا باري بحكمة عراقي وسوزي نمان بله قالك سباس بوتا ريبابريكو تشوكوش فاران جدو هوكي بيرديان جعفر لقلما